بەڵام جلێکی کوردیم نەبینی بەداخەوە لەبەری براجوانەکانی کوردستانە و ئەو خانمە جوانانەی کوردستان جلێکی کوردیم نەبینی. من لە ڕۆژەڵاتی کوردستانەوە هاتووم بۆ هەولێر بە جلی کوردیەوە هاتم و بە شانازیۆ جلی کوردیم لەبەر کردووە لە براجوانەکان و شکە جوانەکانی باشووری کوردستانیش داواکارم کە بە جلی کوردی و بگەڕن و بایەق زۆرتر بدەن بە جلی کوردی. جلی کوردی جلێکی زۆر جوان و ڕێک و پێک و پۆشتەیە. هیوادارم وەک برایەک هەموو لایەنە سیاسەکان دەستە یەک بنێن و کێشەی کوردستان حەل بکەن و لەو نەهامەتیە و لەو بێمەعاشێ ڕزگارمان بکەن. بەڕاستی ئێستا من وەک گەنجێک ئێستا لەوانەیە من کارێکم هەبی بەس بە هەزاران گەنج هەیە ئیشە کارێکی نییە. هیوادارم سەرکردەکان دەستی یەک بنێن پەیمانی کوردانە نوێ بکەنەوە. ئینشاڵڵا بە حەول و قووەتی خوای گەورە چارەسەر دەبی و کێشە نامینێ. ئەگەر سەرکردەکان یەک بن، ئەگەر لایەنیەکان هەموو یەک بن بڕوا بکە کێشە و مەشاکل نامینێ. جاران کاتی شەڕی داعش بوو پێشمەرگە ئەوەل سەر مانگ بە سەر مانگ مەعاشەر هات. ئێستا بۆ ئاخر خەڵک مەعاش بە پێشمەرگەدەن بۆ پێشمەرگە دەربی چێتی داوا لە لایەنە سیاسیەکان دەکەین بە زووترین کات چارەسەری ئەو موچێ خەڵکە بکە. پێشمەرگە بەدبەخت پێشمەرگە هەیەی شەهید بووە ژنومنەڵەی لە ئیجار دانیشتووە کێ مەعیشەتیاندا هەتاکو کە یعنی ئەم هەتاکی نابێ ئەمە.